کاردانەوە و پرسەگێڕان بەهۆی گیان لە دەستانی دانیشتوانی خانووە سێنهۆمیەکەی گەڕەکی کازیوەی شاری سلێمانی بەردەوامە. کۆچی چاوەڕوان نەکراوی یانۆ و باکوۆی خوشک و برا و لیای ئامۆزایان هاوڕێ و هاپۆلەکانی تەواو پەرێشان کردووە و مامۆستاکانیش بەردەوام لە هەوڵدان بۆ ئاساییکردنەوەی لایەنی دەرونی قوتابیان و وانەی ئارامگریان پێدەڵێنەوە. لە فەیسبووکەکە بینیم پیشانی زۆر حاڵەکەم ناخۆشم بینی. کۆتان جاکەی بوو یەکتان بینی و چیتان باس کرد؟ بێکەوە چوین ئەو جارە نقڵمان برد بۆ پۆلیەک بێکۆ خۆمان ئەناسین نام تۆشە بوو ئەو ژنە لێ سوردڵم یەکەیەکمان ناسی. هەر ئەو ڕۆژەی پێنجشەمە بینیم. کۆتان جا خواحافیزتان لێ کرد؟ بەڵێ. چیتان ون لە کۆتا قسەکانتان؟ من خواحافیزیم لێ کرد. من لە ماڵەوە بووم سەری تەلەڤیزیۆنیم کردووە بەداخەوە بینیوم تەقینەوەکە هاتە لە ڕێگای کازیوە بەداخەوە زانستم باکۆ مردوو لەگەڵ لیە لەگەڵ داکۆ بەداخەوە ئیتر ڕۆشت. بە وتەی هاوڕێ و مامۆستاکانیان هەرسێ قوتابیە کۆچ کردووەکە توانستی زانستیان لە ئاستێکی باڵادا بووە و لە هەمان کاتدا لە چالاکیەکانی قوتابخانەکەیاندا بەردەوام بەشداری کارایان هەبووە. ڕەفیقی باکۆ بووم کات سەر ڤیدۆمە کرد بینیم ئەم هینەم بینی ئەم تەقینەوە ئیتر ودم بەدایکم وتم داوە چی بووە ودم کێ مردووەتیا پێی وتم ئەو باکو لیا و یانۆ مردن زۆرم پێ ناخۆش بوو تا شەو خەوم لێ ناکەوت. زۆربەی قوتابیەکان زۆر ئەگرین لە بەیانەوە ئێمە پێیان دەڵێن ئەمانەوێت تێیان بگەێنین کە ئەوان چاویان لێمانە و ئەوان پێیان ناخۆشە بەڵام ئیتر ئەوانیش هاوڕێن لە بچکۆلەیەوە هاوڕێن و هەتاکو ئەم تەمەنە. یانۆ و باکۆ لە کاتی ڕووداوەکەی شەوی حەڤە لەسەر هەژدەی ئەم مانگە لەگەڵ دایکیان بە یەکجاری چاویان لێکنا. لیای ئامۆزاشیان بە کۆچەکەی برینی دایکی لەوەی کە ئێستا بەهۆی ڕووداوەکە لە جستەیدایە قوڵتر کردوێتەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.